سڵاوم کاتەوە گشت کاتێکتان شاد جارێکتر بەخێر بێنەوە بۆ بەرنامەی یۆرۆ 2024 من هێرۆ زەنگەنا بۆ ئەمڕۆ لەگەڵ هاوکارم ساڵح دیمیجەر بەرنامەکەتان پێشکەش دەکەین. سلام ورز قهرمانیا یورو 2024 بر به داوی و دچو امجی هول ددن و گاو لو هجایان بشوپینن. ئەزان هەروەکو دەزانین ئیسپانیا پاش سەرکەوتنی بەسەر فەڕەنسا چوون بۆ یاری کۆتایی یۆرۆ 2024 مسۆگەر کردو یەکێک لە یاریزانەکانی ئەو هەڵبژاردەیە لامین یامالی تەمەن 16 ساڵ سەرنجی بینەرانی لە سەرانسەری جیهانەوە لەو یاریەدا ڕاکێشا. لویز دی لافۆنتەی ڕاهێنەری هەڵبژاردەی ئیسپانیا ڕاگەیان بینینی ئاستی لامین یامال یاریەکانی بەرامبەر بە فەڕەنسا وەک ئەوە وایە سەیری بلیمەتێکت بکردایە پاش گۆڵەکەی رانالد کۆلۆ موانی هەڵبژاردەی فەڕەنسا یامال گۆڵێکی نایابی تۆمار کرد و یاریەکەی یەکسان کرد و پاشان دانی ئۆلمۆ گۆڵێکی کرد و سەرکەوتنی ئیسپانیای مسۆگەر کرد. یامال وەک باشترین یاریزانی یاریەکە دەستنیشان کراو بووە گەنجترین گۆڵکاری یۆرۆی پیاوان. لافۆنتێ لە لێدوانەکەیدا بۆ ڕۆژنامەوانان گوتی ئێمە بلیمەتێکمان بینی ئەو یاریزانەیە کە دەبێت ئاگاداری بین دەبێت ئامۆژگاری باشی بکەین و هەمیشە بەو شێوە بە بڕوابوون بەخۆیەوە بەردەوام بێت لە یاریەکانی هەرچەندە ڕاهێنەرەکە ئاماژەی بەوەش کرد کە تەنها لامین نییە هەر 26 ئەندامی هەڵبژاردنەکەی یەک لە یەک باشترن. بەڵێ هیرۆ بڕاستیژی ئەو یەمین یامال ینی وقت گوت راستیجی بالا جیهانه کشاند کسی وها گنج وها به تمام بچوکت کار به یارین وها جوان بکه یعنی تو یاریا وی تماشاتی هستی که کسی که 30 سالیه کاری یعنی بخوشانوت یعنی لو ناچه ازمونه کی کمی هبی راسته وکو زوزه کی زوری هيا بلام لو ناچو که ام یاریزانا ازمونه کی کمی هبی زور باسی او کرا بلام بگشتی صالح بحثکم باسق لا استی بابلین اسپانیا بکن اسپانیا به استی کی زور باش هاتو ته پیشو استاج اما ازانین که سه هەڵبژاردە ماونەتەوە کە شیانی ئەوەی هەیە هەر یەک لەم هەڵبژاردانە با بڵێن جامەکە بەدەست بهێنن جاباب ئاستی باسی ئەوان بکەین ئینگلترا و هۆڵەندا. بەڵێ ئیسپانیا یەکێکە لەو هەڵبژاردانەی کە هەتا ئێستا با بڵێن بە بەراورد لەگەڵ ئەوەکانی تر زۆرترین جامی یۆرۆی بەدەستهێناوە. ئیسپانیا لە 1960 ببوورە ئێمە دەزانین ئەم جامە لە 1960 با بڵێن دەستی پێ کردووە کە ئەو کاتە تەنها 4 تیم بوون و ئێستا 24 تیم بەشدارن. بەڵام ئیسپانیا دوای ئەوە دووهەم جامی ئەوروپا 1964 ئەو جامەکەی سەرکەوتنی لە جامەکە بەدەستهێنا و ئەو کاتە لەگەڵ لە فاینەڵ بەرامبەر بە یەکێتی سۆڤێت بوو کە سەرکەوتنی بەدەستهێنا پاشان لە 2008 جارێکی تر لەگەڵ ئەڵمانیا بوو لە فاینەڵ جامەکەی بردەوە و لە 2012 بینیمان لەگەڵ ئیتالیا. هیرۆ ئەوەی تیما ئیسپانیادا مدید کو ئەڤرجنایی ساڵ ینی gelek genç de hene kesin nû hene kesin gencin de hesteki به همان آستا اسپانیایی که ام ناس دکن حتی د ام دیویژن دیانه اینواندا دما برشلونه ریاله اوان دوان آستی بلندا دلیزن لکسین گنجی نه کسین اوین کو بناو دنگ بری لجهان یعنی وکو ناوی تایبت یعنی تازه چون علی تازه دینه پیش به همان هزه به همان هزه جا امش چی من پیاله اسپانیا یک ابد لو تیمانی کلا دزانین بو جامی جهانی ئەو کاتەیەکی کە بێ لە تیمە بەهێزەکان ئەگەر هەرچەنە ئێمە ئەزانی جاری وایە سەپرایزتیایە تۆپی پێ سەپرایزکردن بەحسا پێشبینیان دەکەن هەنووچێکی دەربارەی پێشبینیان دەهەنم دەزانین دە هەر قەهرەمانیەکێدا پێشبینی وها دەرکەون پێش هەر کەسێک دەبێ پێشبینیا ئەنجامین یاریە ئیرۆ دناوەرە ئینگلستان و هۆڵەندایدا دکە ئەو ژی بەڕاستی بخوا کارێکی دژوارە ji ber ku her du tîman jî riyên zehmet derbaskirin heta ku gehîştin vê qonaxê. Di vê çarçovê da sê ajelên ku jê re tê gotin Meerkat li baxçeyekî ajelanê Londonê pêşbînî kir ka dê kî bi ser keve. Meerkatên bi navên Dracula, Penelope û Frank hatin gazîkirin ka çawa reftarên xwe bi آلایین انگلستان و هولند را بکن پشتی کو ریوبران خوارنین وانین کو پرژه حز دکن خستن بن آلاین هر دو ولاتان دراکولا د دسپیکی دا نزیکی آلای هولندای بو ل پشت را انگلستان هل بجارد. جا صالح نازانین ئەوە
ئینگلیستانی با بڵێن لادا ئاڵاکان ئێمە نازانین مەبەستی چییە ینی ئەوە ئەیباتەوە یا ئەدۆڕێ نازانین ئێستا ئێمە ئەو میرکاتە مەبەستی چی بوو لەمە بەلکی هەستە کە خەڵک دخوازەیە ناس بکێ ئەس باوەرم ینی کەسێن کوژ ئینگلستانی حەز دکن و بێژێ خواستن تشتێکی وها ببە لێ هەر حال ئەف تشتێکی ینی دراستیە دە تشتێکی لە پراتیکیە تەنێ بۆ دڵخۆشکردنەوە زۆر یاریتری لەو شێوەیە دێتە پێشەوە باسی ئینگلیستان کرد با تۆزێک باسی مێژووی ئەو تیمەش بکەین ساڵح ئێمە دەزانین هەتا ئێستا ئینگلتەرا لە جامی با بڵێن ئەوروپایە هەتا ئێستا یەک جار بردوێتەوە کە ساڵی 2020 بوو ببوورە دووهەمی هێنا لە ساڵی 2020 بەڵێ لەگەڵ لە فاینەڵ لەگەڵ ئیتالیا بوو لە 2020 و دووهەمی هێنا بەڵام هیچ کاتێک جامەکەی نەبردوتەوە و هۆڵندا تەنها لە ساڵی 1970 جامەکەی بردوتەوە بەروێژی ئەم دبینن ینی ئەم بێژن تیمە ئینگلیستانی چقاس بەهێز دلیزە خوازە وێ دیرۆکێ ئەم بێژن تۆمار بکە و هەوڵ بدە ژێرە ئەف دەرفەتنەوە هەیەژی ینی وێ یاریە ئیرۆ وێ نیشان بدە کاوەی کارە بێنە کارە بێ ئەم دزانش کە هۆڵنداژی تیمێکی نەهێسانە ینی ساڵحی ئێمە باسی یۆرۆ 2024مان کرد بەڵام ئێمە دەزانین پێشتریش ئاماژەمان پێکرده بوو لەم بەرنمەیە لەگەڵ سیروان کاتێککە بەرنمەکە لەگەڵ سیروان و بە دەرفەتێکی شێزانم لێرە بە بینەران بڵێن ئەمڕۆ سیروان لێرە نییە ساڵح لێرەیە سیروان لەبەرەوەی ڕووماڵی کۆبوونەوەکانی ناتۆ ئەکات بۆیە لێرە نییە و لە هەفتەی داهاتوو هیواداری سیروان بتوانێت بگەڕێتەوە ساڵح با باسی کوپا ئەمریکاش بکەین لە یاریەکانی کوپا ئەمریکا ژەمە دەزانین هەندێک تیمی بۆ نمونەوەکو بەرازیل لە پێشبڕکێکە نەما ئێستا ئۆرەگوای ماوەتەوە ئەرجنتینا ماوەتەوە و هەروها کۆلمبیا ماوەتەوە ئێمە دەزانین ئۆرگوای و ئەرجنتین دوون لەو تیمانن کە زۆرترین جامی با بڵێن کۆپا ئەمریکایان وەرگرتووە 15 جاران ئۆرگوای وەرگرتووە ئەرجنتیژی 14 بوون ئەرجنتینیش 15 هەر وەکو یەکن هەرمێن دەهێزن بڕاستیژی پێشبینەوەیەکێ دەبێژی کۆ یاریە داوید ناوێنە واندا بێ بەس دخوازم بالاتە بشیم سەرەوەیەکی کۆ ینی دۆ یاریات ناوێنە ئەرجنتین و کەنەدایدا هەرچەندی کەنەداژی باش یاریەوان باش بوو لە گۆر ئەم بژن ئەم بەحسا ناوان دەکەن ینی لێ دوور بەرامبەر سفر کەنەدا تێک بەر بەڵام ساڵح یعنی یەک شتی تریش کە لە یاریەکانەوە لە سەرتاوە کاتێک کە تەماشای یاریەکانەکەین زۆربەی شیکەرەوانی ژواڵێن کەنەدا بەو ئاستە نەبووە بەڵام خۆت ئەزانی ینی کاتێک کە پێشبڕکێکانەکرێ بەو شێوەیە ئەبێت شتەکان کاتێککە تیر و پشکەکانەکرێ بۆ تیمەکان پێم وابێ ئەرجنتین هەر لە سەرتاوە لە کۆمەڵێکی بە ئاسانی هاتە پێشەوە ینی کەنەدی بخوا نەتۆرە بوون ینی بخوا نەعاجز بوون خۆشی زانێ بوون ئاستەوان وایە تۆمارەکە گەلێکی باشە ینی گەشتن ئەوە داوی و ڕەنگە ئەوە سێمژی ببێ وێ شانس هەیە کو ئەم ببێژن پلایە سێم ببێت بڵێ و هەروەها باباسێکی کۆڵمبیاش بکەین کۆڵمبیاژ یەکێکە لەو تیمانەی ڕاستە کۆڵمبیا تیمێکی بەهێزی هەیە بەڵام ئەگەر ئێمە سەیری مێژووی جامی با بڵێن کوپا ئەمریکا بکەین ببوورە هەر لەگەڵ جامی ئەوروپا بڵێ ئەگەر ئێمە باسی کوپا ئەمریکا بکەین کۆڵمبیا تەنها لە ساڵی 2001 کاتێککە خۆی میوانداریتی پاڵەوانێتێکی کرد ئەو کاتە جامەکەی بەدەستێناوە ینی ئەگەر مێژوو بڕوانی نەمێژوو لە چاو ئۆرگوای و ئەرجنتیناوە ئەو بەهێزە نییە ڕاستی ببێژن دەوێ جامێدا پراستیگەلێکی جوان پێشاندا هەر حاڵم دخوازن گەلک بەحس بکەن هیرۆ لێ دەما مەکێمە خاطری خۆش کاتی بەرنامەکەمان نەما بەداخەوە بینەرن هێژان لەبەر ئەم دەگەهەن داویە vê بەرنامێ تا جارەکە دن ساڵح دەمی جار خاطری خۆش بەت خوازم و بمینن دناف خێر و خۆشیێدا هەر شاد بن